ئێرە شەقامی 100 مەتری شاری سلەیمانیە یاخود ئۆتۆبانی بابان لە بەرنامەی سۆراغەوە سڵاوتان لێبێت. هاتووینەتە شەقامی 100 مەتری شاری سلەیمانی و دەمانەوێ سۆراغێکی ورد بکەین بۆ قۆناغەکانی پرۆژەکە و دەمانەوێت بپرسین لەوەی کە ئاخۆ کەی پرۆژەکە بەڕووی هاوڵاتیان و شۆفێراندا لە شاری سلەیمانی دەکرێتەوە. وەک دەزانن شەقامی 100 مەتری شاری سلەیمانی پرۆژێکی گرنگە و خەونی خەڵکی شاری سلەیمانیە لە ئایندەدا ئەم شەقامە ببێتە پایەکی گرنگ بۆ بوژانەوەی کەرتی ئابووری و گەشتیاری لە هەرێمی کوردستان بەگشتی و لە شاری سلێمانی بەتایبەتی. بەو پێی چواردەوری ئەم شەقامەی کە دەبینن لە ئایندەدا هەمووی سەرجەمیان دەبێتە پرۆژەی گرنگ و استراتیژی کە بۆ شاری سلێمانی پڕبایەخە. لەگەڵمان بن لە بەرنامەی سۆراغ تا بە وردی پێتان بڵین قۆناغەکانی جێبەجێکردنی شەقامی 100 مەتری گەیشتووەتە کوێ و کەی شەقامەکە بەڕووی شۆفێراندا دەکرێتەوە. ئێرە ئۆفیسی کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەی شەقامی 100 مەتریە. لێرە لەگەڵ بەڕۆبەری پرۆژەکەویچێک لە ئەندازیارەکان بە مەیدانی دەچمە سەر پرۆژەی شەقامی 100 مەتری قۆناغە جیاوازەکانی بەسەر دەکەینەوە تاکو بزانین پرۆژەکە گەیشتووەتە چ قۆناغێک. ئێمەوەکو ستافی بەرنامەی سۆراغ هاتوین ئەگەرێەوە هاوکار و هەمانگ بن پێم خۆشە ئەمڕۆ گەڕانێک و گوزەرێکی مەیدانی بکەین بەنێو شەقامی 100 مەتری یاخود ئۆتۆبانی بابان و پێمان بڵم زانین پرۆژەکە گەیشتوتە چ قۆناغێک و پێکەوە پیشانی خەڵکی بدەین چکە بەڕاستی ئەم پرۆژەیە بۆ خەڵک بەگشتیوە بۆ هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی زۆر گرنگەوە جێگەی دڵخۆشیە. جا نازانم ئێوە ئامادەن بۆی کە بچینە سەر پرۆژەکە؟ ئێمە لە خزمەتتان نابین بەخێر بن سەر چاومان مادووتانەکەین ڕۆ لە کاتانە گرینەوە بمان بەخشن. بەعکسەوە ئێمە خۆشحاڵە بین و بارچی خۆمان ێزان هەر بژیت کە هاتمە ژوورەوە ئەم نەخشەیەم بینی لە ژوورەکەی جەنابتە دیارە ئەوەی کە سێرە بکرد پێچێت نەخشەی شەقامەکە بێت. بەڵێ شەقامی 100 مەتریە بەر لەوەی کە بەڕێبکەوین ئەگەر چەند خوڵەکێک کاتە دەبێت حەزەکەم لەسەر نەخشەکە پێمان بڵێ بزانین ئێمە بۆ چۆ چین ئەمڕۆ ئەگەر بیتە لای نەخشەکە سوپاس دەکەم. ئەمە بە درێژایی شەقامەکانی لێەوە دەست پێکا بۆ کۆتایی نەخشەکە. ئەمە بڵین ئەم بەشەی کە ئێستا لە بواری جێبەجێکردنایە شەقامی 100 مەتری ئەمە ڕۆدی سیە کە لە تاسڵوجەوە دەست پێەکە ئەمە تاسڵوجەیە لێرەوە دەست پێەکە تاوەکوێتە سەر ڕێگەی عربەت ئەمەش ڕێگەی سەر ڕێگەی عربەتە. ئەم قۆناغی شەقامی 100 مەتری لەم بەشە ئێمە ئەمڕۆ چۆ بەسەرەکەینەوە. ئێمە ئەمڕۆ ئینشاڵڵا یەکەم جارە چینە پردی 11 کە گەورەترین پردەکە 3 ئاستە لەو پردەوە کە سەرەتایی پرۆژەکەیە دەست پێەکە دواتر پردی ژمارە 11ەیە دوایەوەکەوێتە دەواازەی تاسڵوجە. بەڵێ بەڵێ ئێستا کاری ئێستا کاری تیا حالیان ئیشی تیاکرێ بەڵێ دوایی بە جادەکە تەڵان ئەمە قیر کراوە تاوەکو کیلۆمەتری 5 یین پردی 12 باشە لە دوای پردی 12ەوە لێرە معمەلی قیر دوو کارگەی گەورەی قیرمان هەیە فول ئۆتۆماتیکن تایبەتن بەس بە پرۆژەی شەقامی 100 مەتری واتە قیرەکەشە لێرە دروستەکەن بڵین تێکەڵکردنی قیرەکە ئامادەکردنی قیرەکە بەڵێ دوو کارگەی تێکەڵاوکردنی پێم خۆشە ئەوێش ببینین بۆی بزانین کوواڵەتی قیرەکە بەسەر چاو سەردانێکی ئێژەکەی دواتر دوایی یین ئەمە پردی 11 پیا تێپەڕین تقریبا لە کیلۆمەتری 15 ئەم ئۆفیسەمان لەم ئاستایە لە نزیکی کیلۆمەتری 15 ئۆفسی کۆمپانیا و شارەوانی و تاقیگەی دواتری شۆڕبینەوە بەرەو خوارەوە دواتر ئیتر ئەچین پردەکانی کە ئەبینین و تاوەکو ئەمە پردی لە پردێکی سەرنجڕاکێژە چێ ئەوە کاک ئەمانە دوو پردی شێوە پەپولەیمان هەیە پردی ژمارە 15 و پردی ژمارە 7 ئەم دوو پردە یەکێکیانەکەوێتە سەرڕێی قەراخ یەکێکیانەکەوێتە سەرڕێی عربەت دوو پردی شێوە پەپولەیە پردێکی کەشمان هەیە کە بەسەر چەمی تانجەرۆی ئاڕاوە پردی 24ە کە بە سەر چەمی تانجەرۆیان نزیکەی 450 مەتر کەواتە ئەمە قۆناغی یەکەمی ڕێگاکەیە کاکاسۆ و قۆناغەکانی دیکەش لە ئایندەیەکەوێتەوە کە ئاچێتەوە بۆ پێم وابێ بەرە و
سیتەک و دواترە گەڕێتەوە بۆمان شوێن بەرەوە ئەوانەی تر تاستۆجا بە بناری شاخەکەی ئەڕات و ئەوانەی کە لە قۆناغی داهاتووە لەم پرۆژەیە زۆر باشە پێم خۆشە بەڕێ بکەوین جا گەرەوە ئامادە بن بەسەر چاو ئەبزانان دەکەلوپەلی خۆپارێزی خۆتانەیە کێ بێنم بۆی بەڕێ بکەوین فەرموو هەر بژین. دیارە حەزەکەم لێرە بە خێرایی گفتوگویەکی کورت بکەم لەگەڵ هەر یەک لە کاگاسۆ و کاک خالید بۆ پێی کاگاسۆ بەڕۆبەری پرۆژەکەی وەک شارەوانی سلێمانی و کاک خالیدیش ئەندازیاری پرۆژەکەیە لە کۆمپانیای جێبەجێکار کە کۆمپانیای قەیوانە لێرە گفتوگویەکی کورتەکەین و دواتر دەچین گوزارێک بەناو پرۆژەکە ئەکەین و دیمەنەکان پیشانی ئێوە ئادەین تاوەکو بزانن شەقامی 100 مەتری یاخود ئۆتۆبانی بابان گەیشتۆتە چ قۆناغێک. کاگاسۆ ماندوو نەبن دەکرێت پێم بڵێ پرۆژەکە ئێستا لە چه ئاستێکدایە و باسێکی پێگاتەی پرۆژەکەمان بۆ بکەی بە کورتی. بەخێر بێن سەر چاو پرۆژەی شەقامی 100 مەتری ڕۆدی سی کە PTC ئینگلیزیە ئەم بەشەی لە با بڵین لە تاسلوجە لێرەوە دەست پێەکە تاوەکو سەرڕێی عربەت کە 32 کیلۆمەتر و نیو ڕێگایە بە 4 ساید 2 سایدی ڕئیسیە 2 سایدیشی خزمەت گوزاریە. 2 سایدە ڕئیسیەکە یەکە و 21 مەتر پانیەتی 4 ساید ئەڕات و 4 سایدێت 2 سایدی خزمەت گوزاریشی تایە. ئەمە وەکو تۆلی جادەکە 32 کیلۆمەتر و نیوە بە نیسبەت ستراکچەرەکانی ڕێگاکە ستراکچەرەکان لێرە لە پردی ژمارە 11ەوە دەست پێەکە کە پردی تاسلوجەیە کە دواتر بەوردی لەسەری باسەکەین. پردی 24مان هەیە لەسەر چەمی تانجەرۆ کە 450 مەتر درێژەکەیەتی 4 پردیکەمان هەیە کە شێوەی تای دایمۆندە لەگەڵ 5 ئەندەرپاسە لەگەڵ فلایۆڤەرێکە لەگەڵ با بڵین 67 قەنتەرەمان هەیە کە لێکچاوە بۆ هەشاو قەنتەڕەی تایە. بەنسبەت ئیشەکەەوە گەشتوتە کوێ لەم 32 کیلۆمەتر و نیوە ئێمە تقریبن 22 کیلۆمەتر و نیوی 2 چین قیرمان کردو و یەک چین قیری ماوە ئەوانەی تریشی بە زۆری بڕین و پڕکردنەوە و قەنتەڕەکان تەواو بووە. 4 پردە شکڵتیەکە شتێکی وای تیان نەماوە تەنیا پردی با بڵین ئیشێکی زۆر کەمی تیاماوە تەواوکاریە. ئەندەرپاسەکان تەواو بوون فلایۆڤەرەکە تەواو بووە. لە ئێستاە با بڵین پردی پەپولەی دوو پردی پەپولەیمانەیە یەکێکیان لەسەر ڕێگەی عربەتێکی شیان لەسەر ڕێگەی قەراخە ئەوەی سەر ڕێ عربەت تەواو بووە پردەکە وەکو ستراکچەرەکەی وەکو هەیکەلی کۆنکرێتەکەی. پردی ڕێی قەراخیش تقریبا نیوەی تەواو بووە. ئەوەی کە زۆرترین ئیشی تیاما بێ ئەم پردی ژمارە 11ی تاسلوجەیە لەگەڵ پردی سەرچەمی تانجەرۆیە ئەمانش بە بەردەوامی ئیشی تیاکرێ و لە تێکەڵە ڕێژکردن و قیرکردنی شا دیارە دواترە چینە ئەو قۆناغانەی کە باست کرد ینی حەزەکەم لەوێ بەوردی بۆم باسکەن کە هەم پێگاتەکان و هەم شێوازی دروستکردن لە ڕووی ئەندازەیە و هەم جەنابیشت و هەم کاخالیدیش بە خێرایی پرسیارێکی لە کاخالید کن کاخالید ماندوو نەبی ئێوە کۆمپانیای قەیوان کە کۆمپانیای جێبەجێکاری ئەم پرۆژێن جەنابەت ئەندازیاری کاروبارەکانتان چۆنە ڕوا هیچ ئەستەنگ و لامپەرێک لە بەردەم ئیشوکارەکانتاندا هەیە؟ کارەکانمان لە ئێستادا زۆر بەچڕی دەڕوات و بەردەوامە بێ لە ئێستادا لە سەرجەم بڕگەکانە سەرقاڵی کارکردنین قیرتاوکردن و تێکە لە ڕێژکردن و هەروەها لە کاری کۆنکریت و ستراکچەر و ئەندەرپاسەکانە وەکو کاک ئاسۆ باسی کرد نزیکەی 23 کیلۆمەترمان قیرتاو کردووە بە دووچین بە پێی ئەو بەرنمەیە کە داڕێژراوە لەلایەن کۆمپانیامان بە هەماهەنگی لەگەڵ سارۆکایەتی شارەوانی سلەیمانی و فەرمانگەی ئەندازیاری سەرپەرشتیاری بە سوپاسەوە وابێ کە بتوانین بۆ کۆتایی ئەم ساڵ چینی یەکەمی قیرتاوکردن تەواو بکەین هەروەها 25 کیلۆمەتری کە دەکاتە ناوچەی تاسلوجە بۆ ناوچەی تانجەرۆ بتوانین بیکەینەوە بەڕووی هاوڵاتیان. ئەوە زۆر گرنگە باسی بەروار و کاتێک کردیانی ڕەنگە خەڵک یەکەم پرسیارەوە بڵێ کەی ئەم پرۆژەیە تەواو بێ خۆ دەزانی ینی بەداخەوە لە ماوەکانی ڕابردوو پرۆژی شەقامی 100 مەتری
بەهۆی گرفتی دارایی و ئەو زروف و بارودۆخانی بەسەر کوردستان هاو دوواکە و کاتی تەوابوونەکە ئێستا گرنگە بۆ خەڵکە کەی ئەم بەشەی پرۆژەکە تەواوە بێ پێی ئەوەی کە ئێوە بۆتان تەخمین کردەوە هەڵیە سەنگێنن بە پێی کات ئەو بەشەی کە مەبەستە تەواو بێ بۆ کۆتایی ئەم ساڵ وەکو باسمان کرد لەم ناوچەیەوە کە ناوچەی تاسبوجێ سەرەتای پرۆژەکەی تا ناوچەی تانجەرۆ کە دەکاتە 25 کیلۆمەتری شەقامەکە خۆی 32 شلۆنیوە لە کۆتایی ئەم ساڵ ئینشاءالله دەکرێتەوە بەڕووی هاوڵاتیانە هەنی کۆتایی ئەم ساڵ هاتووی هاوڵاتیان بەسەریدا ئاسایە بێ و بەشەکەی تیشەکەوێتە ساڵی داهاتوو بەڵێ زۆر باشە ئەم شوێنیمە لێ وەستانیدارە پردە حەزەکەم ئەگەر ئاماژەیەکم بۆ پێبەنیان ئێمە پێم وایە پردێکی گەورە شاکرێ بڵێن یەکێک بێ لە پردە گەورەکانی پرۆژەکە کاگا سۆ نازانم جەناب بەگەر وەڵام بیتەوە ئەم پردێت تقریبن با بڵین کە ئەبێتە گەورەترین پرد لە ناو شاری سلێمانیە پردێکە بە شێوەی دایرەکشناڵی پێڵێن ینی هەموو ڕێگەکان بە خەتی سەری ئاچنەوە سەر با بڵین لە 100 مەتریەوە بۆ دوکان بۆ کەرکووک بە هەمان شێوە بە عکسەوە بە خەتی سەری ئەڕوا ئەم پردە لە 3 لێڤڵ پێگێ 3 ئاستیینە 3 ئاستی بەرزیە کە خۆی ئەبینێتەوە با بڵین یەکتر بڕەکە لە 4 پرد پێگێت پردێکیان گەڕانەوەیە بۆ سلێمانی پردێکیان لە دوکانەوە ئەچێ بۆ سلێمانی و بۆ جادەی 100 مەتری ئەوە پردێکیان لە 100 مەتریەوە بۆ کەرکووکەوە پردێکی کەیان لە 100 مەتریەوە بۆ دوکانە ینی لە یەکتر بڕەکە 4 پردی تایە 4 پردی گەورەی تایە کە پردەکان لە ئیشکردنی تایە کەواتە با بڕۆین بە مەدانی بچینەوە سوێنانی کە باسمان کرد بۆی بەوردی پیشانی هاوڵاتیانی بین کە شەقامی 100 مەتری گەیشتۆتە چ خۆناغێک فەرموون ئێرە بەڕۆبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلەیمانیە هاتوومەتە ئێرە تاوەکو زانیاری وەربگرم سەبارەت بەو هاوڵاتیانەی کە بەهۆی جێبەجێکردنی پرۆژەی شەقامی 100 مەتریەوە زەویەکانیان بەر شەقامەکە کەوتووە بە پێی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەررجەمەی و هاوڵاتیانە قەرەبوو دەکرێنەوە بە پارچە زەویەکی دیکە هەر بۆیە دەمەوێت زانیاری وەربگرم بزانم ئەم پرۆسەیە گەیشتوێتە چ قۆناغێک و ئەو هاوڵاتیانە بە چ میکانیزمێک قەرەبوو دەکرێنەوە کاک شاڵاو سپاس بۆ ئەم دەرفەتە حەزەکەم بەوە دەست پێ بکەم ئەوەی کە دەکەوێتە چوارچێوەی کارەکانی جەنابتان کوژانەوە و یاخود سڕینەوەی ناوی ئەو کەسانەیە کە زەویەکانیان لە ئەنجامی ڕاکێشانی ئەم شەقانەوە و فراوانبوونی لاتەنیشتەکانی زەویەکانیان بەردەکەوێت میکانیزمی ئەم بابەتە چۆنەوە ئەگەر بکرێ بە ژمارە پێم بڵێ ڕوبەری چەند زەوی هاوڵاتیان لە ئەنجامی ئەم پرۆژەیە پێویستی بە قەرە بووە زۆر بەخێبم برا دەربارەی پرسیارەکەت لەسەر جادەی سەتی فراوانکردنەکەیتی بڵێن ئەم بەراوبەری بەڵێ دیارە ئەم پرۆژەیە زیاد لە 5 ساڵ لەمە پێش واتە لە سەرەتای ساڵی 2012 و سیانزەوانەوە ئەبوو لەو کاتای ئەنجامدرا بەڵام بەداخەوە دوای قەیرانەکانی یەک بە دوایەکە هاتووەوانە قەیرانی دارایی ئیشەکەی تەرخیر کرد تا ئەم ساڵانە لەم 4 ساڵی ڕابردووە دەستمان پێکردوانە ڕوبەری ئەوەی کە دزارە درێژایی جادەکە 34 کیلۆمەترە کە لە تاسڵوجەوە دەست پێکات و لە دەمرکانەوە دەرەچێتەوە ئەچێتەوە سەر جادەی عربەت لەگەڵ چەند پەپولەیەکی شاکەتیایەتی بۆ سوڕانەوە و هەروە چوونەوە سەر خەتی تر ئەم جادەیە خۆی 3070 دۆنمە واتە جادەکە بە پانی 200 مەترە کە ناوی 100 مەترە بەڵام 200 مەترێ ماکوژێنینەوە بەڵە خۆی 200 مەتر بەڵ خۆی جادەکە خۆی 100 مەترە بەڵام ناوی 100 مەتریە بەڵام خۆی 200 مەتر پانی جادەکەی با بڵێن هەر خۆی جادەکە بە خۆی و تەنیشتەکانیەوە کەوای نەبێ بەڵام بە ئەم لاولاکەیەوە 7000 دۆنمیتریشی چۆتە سەر 7500 دۆنمیتریشی چۆتە سەر کەواتە بە هەمووی نزیکی 20500 دۆنمە 20500 دۆنم کاری کوژانە و دەسەڵگرتنی لە زەویەکانەکرێ و تەرخانەکرێ بۆ ئەم جادەیە و بۆ فراوانکردنەکەی کە لەم بەراوبەرە پرۆژەی گەشت و گوزار و پرۆژەی بازرگانی و پرۆژەی نیشتەجێیی و هەروە پرۆژەی
باڵێن ڕۆشنبیری و تر لەو بابەتە کەوا شارەوانی پلانی بۆ داناوە جێبەجێکە. سەرەتای زەویەکانی تەبی لە شارەوانی و داواکاری لە ئێماکرێ لە داوای کوژانەوە و دەسەڵگرتن لە پارچە زەویەکانەکرێ بامە زیاتر قسەمان با بڵێن سەر کوژانەوە بێکەمانە حەقی قەرەبویان هەیە با هەمویان نزیکی 8500 دۆنمی حەقی قەرەبووی هەیە کەوانە زەویەکانی مفۆزێ بە تاپۆن واتە حەقی تەسەڕوفی هاوڵاتیانی لەسەرە. ڕێکارەکانی قەرەبوو ئێمە دەستمان پێکردو تیمێکی خاصمان بۆ داناوە. ئەو تیمە تایبەتە بەستەنها بۆ جادەی سەتی بۆ فراوانکردنەکەی بە بەردەوامی ئەچن کەشفی ئەو پارچە زەویانەکەن کە شارەوانی داوای کردووە وە کۆنووسی لەسەر نووسن واروەها ئەگەر بێ سووتی منشاتێک و مەخروساتێکی لەسەر بێ ئەبێ لە کۆنووسەکە دیاری بکەن تاوەکو ئەگەرمانە مۆڵەتدار بن بەناوعێکە قەرەبۆکەیان ئەگەر دار و درخت و خان و بەرە و یاخود بیر و ئەمانەی تیا بێ ئەم ڕێکارانە جێبەجێکن دوایەوە ئێمە ژەینێرین بۆ وەزارەت لە وەزارەتی شەوە نێردر بۆ ئەنجومەنی وەزیران لەوێ کە ڕەزامەندی لەسەردا دواوە دێتەوە بۆ ئێرە ئەنجا کتابی پێکەینەوە چێت بۆ تاپۆ لە تاپۆ سوورەقەیدەکان تەحویلە بێتە سەر شارەوانی. لە سەروەختی تۆمارکردنی پرۆگرامەکە و لە نێو بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلەیمانی چاوم بە هاوڵاتیەک کەوت کە سەردانی بەڕێوەبەرایەتێکی کردهبوو بۆ ڕایکردنی مامەڵەی قەرەبووی زەویەکانی کە بەهۆی پرۆژەی شەقامی 100 مەتریەوە زەویەکانی بەرشەقامەکە کەوتون. گفتوگۆیەکی کورتم لەگەڵ کردو تا بزانم ڕازیە بۆ قەرەبووی کە حکوومەت هێرمی کوردستان بۆی داناوە. کاک دانەجان جەناب ئەمڕۆ هاتووی بۆ ئێرە بۆ کاروباری قەرەبووی و زەویانەکرێ پێم بڵێ بزانم ڕوبەری زەویەکانتان چەنە کە بەرەم شەقامە کەوتووە؟ وڵایی ئێمە تقریبان 4 قەتعمان هەیە لێرە یەک لە سەر 5 یەک لە سەر 6 جۆگەی گەورە لەگەڵ قەتعەیەکی کەشمانیەک لە سەر 8 چەقڵاوە لەگەڵ قەتعی 74شمانەیە تقریبان 72ەکە هی لە دەی سەماواتە جسرێکی پیاڕۆ جادە سەیەکەیە. ئەم زەویانی ئێوە بڵێن باخ و vێلا بوونیا هەرزەوی ئاسایی نا هیچ شتێکی تیانە بووە مانە هەرزەوی زراعی صرف بوو هیچ تەجاوزیشی لەسەر نەبووە کە بڵێن داوای قەرەبووی تەجاوز و ئەم شتانە بکەینەوەنە هیچ بەڕێکارێکی یاسایی ڕێک پێکارەوە. باشە ئێستا بڵێن قۆناغی قەرەبۆکەتان گەیشتوتە چۆ؟ وڵی قەرەبۆکەمان کە من سۆراغم کردووە یەتیان فترەفتراڵێن وەرە سەردانکە لە پێش ئیعلانی یەکەمی بۆ کرێت دوایە چنە سەر زەویەکە دوای ئیعلانی دومی بۆ کرێت ئەنجا دوای ئەوە کوژانەوەکی بۆ کرێت نیسبەتی ساحەمڵکەکە دانێن لە 12 و لە 1970ەکەشی بۆ حکوومەتە گەڕێتەوەی تر حکوومەت خۆی قەرارێ ئایکا بە بینای تیجاری ئیکا بە هەر شتێەوە پەیوەندی بەخۆیانەوە هەیە و ئەمە ئەوەی پەیوەندی بە خاوەن مڵکەوە بێ لە 12 خۆی وەرەگرێتەوەوانەیە. بەڕێزان دیارە ئەمە یەکێکە لە پردەکانی سەر ئۆتۆبانی بابان کە ئەمیش بە هەمان شێوە پردێکی گەورەیە. حەزەکەم لەگەڵ کاگاسۆ و کاخالید کەمێک باسی ئەم پردەم بۆ بکەن. کاک ئاسۆ پێگاتەی ئەم پردا ئەگەر بۆم باس بکەی بزانم چەند درێژە چەند پانەوە بەرزیەکەی چەنە؟ ئەم پردە درێژەکەی 6 مەترە بەرزیەکەی 520 بە پێی ستاندەرات و ئەم پردە لای ئێمە پردی ژمارە 12ەیە کە 4 پردیکەمان هەیە بەعینەن شکل و شێوەی ئەم پردە و هەر چواریان وەکو ستراکچەری پردەکان ینی مەبەسمان لە کاری کۆنکرێتیە هەر 4 پردەکە تەواو بوون. تەنیا ئەوەی کەماوە هەنێ ئیشی ژێر پردەکەماوە کە تاکە لە ڕێژمان کردو و بەردەوامین لە کارکردن تایە. ئەم ژێر پردەی کە ئێمە لێ وەستاوین ئەمەش هەر شەقامە؟ بەڵێ هەنی لێرەوە ئۆتۆمبیل تێپەڕێ لێرەوە لە ئێستا لە شەقامی 100 مەتریە بەس وەکو یوتێرن بەکارێنێ ینی بۆ پێچکردنەوەیە بەڵام وەکو لای بەڕێستان ئاشکرایە کە ئەم جادەی 100 مەتریە بە چەند جادەیەک ڕەبتە بنەوە بە شاری سلێمانیەوە کەوانە شەقامەکانی 2 4 و 6 ئەوانەیە لە ئێستا کار بۆەوە کرێ ئەو شەقامانش بخرێنە بواری جێبەجێکردنەوە. باش کاک خالی دەگەر بکرێت تۆش کەمێک باسی پێگاتی دروستکردنی پردەکەم بۆ بکەی لە ڕووی ستانداردە جیهانیەکانەوانی وەک ئەندازیارێک لە کۆمپانیای جێبەجێکار هەندێک زانەری بەرێ سەبارەت بە پردەکە. بەڵێ ئەم پردە یەکێکە لەو 4 پردەی کە هەمانە لە پرۆژەیە کە سەرجەمکاری ستراکچەرەکانی تەواو بووە لە ئێستادا سەرخاڵی کاری ڕێژ و قیرتاوکردنین و وەکو بینن بەڕێستان گەیشتووەتە چینەکانی کۆتایی ئینشاءالله بە زووتری کات قیرتاوکردنی ئەیراکرێ. دوو یوتێر
تایە ژێرپردە بەکاردێ بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە بە تەمان ئاراستە بگۆڕن لە شەقامی سەدمەتری. هەروەها ئەم بەشەیشی تایە کە تێکەڵی شەقامی ژمارە 2 بێتەوە کە تێکەڵی شەقامە سەرەکیەکانی ناو شار دەبێت. واتە ئەمە لێرەوەی تێرنە لەوێشەوەی تێرنە ئەم ناوەڕاستەشی تێپەڕبوونە. بەڵێ باشانی لە چەند ڕۆژی داهات و قیرەکەن؟ بەڵێ بەڵێ. ژمارە و پردانی کە ئاسۆ باسی کرد هاوشێوەی ئەمن بە هەمان شێوە هەمان تەواو بوون؟ بە هەمان شێوە سەرجەمکاری کۆنکریت و ستراکچەرەکانیان تەواو بووە، گەیشتونەتە ئەم قۆناغانەی کە لە ئێستاە قۆناغی تێکە لە ڕێژکردن و پاشان بەردیشکە و اینجا قیرتاوکردن. دیارە لە ڕووی ستانداردە جیهانیەکانی شەوە دروستکراوەترسی و هەندێک شتی بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگر و ئەوانە دروستکراوە. حیساباتی هەموو شتێکی بکراوە. حەزەکەم پرسیار لەسەر ئەو میکانیزمە بکەم کە دەستان پێکرد بۆ کوژانەوەی ئەم زەویانەیانی ئەو ئاستەنگ و لەمپەرانە چی بوون لە بەردەمتان و ئێستا ئەگەر پرۆسەکە بەردەوامە هیچ گرفت و کێشەیەکی ینی وەک خۆی بە باشی بەڕێواچێ؟ دیارە لە سەرەتای شەشەمە زۆر توش بوو بەڕاستی لەگەڵ هاوڵاتیانە زۆر هەم شارەوانی تووشیە بوو هەم تیمەکانی ئەمە توشمانە بوو. تیمەکانی ئەمە وەکو کوژانەوە کاتچون تەبی بێگومان بە بیاسا کوژێتەوە بوو باسیەوە بکەم یاسای ژمارە 3 ساڵی 1998ەیە کە تعدیلە بە یاسای ژمارە 5 ساڵی 2007 هەروە ڕێنمایی چیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2011 ئەنجومەنی وەزیرانی پێڵەن با بڵێن بۆ کوژانەوە و قەرەبووکردنەوەی زەویە کوشتتوکاڵەکان کە تەفیزی تاپیان هەیە. سەرەتای هینەکان کوژانەوە زۆربەی ئەو خەتا بەڕاستی زیاتر باخاتی لەسەر کراوە زیاتر ڤێلا و خان و هەندێک موشاعاتی تریشی لەسەر بوو بەڕاستی ینی بابین کۆگای لەسەر بوو ئەروە دەواجنی لەسەر بوو کارگەی غازی لەسەر بوو سەودەعی نەوتی لەسەر بوو ئەم شتانەی زۆر لەسەر بوو. کاتی کوژانەوەکان تەبی ئێمە لە داوامی فەرمیلەکەی لە یەکشەممەیە تا پێنجشەممەمانە کاتێک کە تیمەکانمانە چوون بۆ ئەوەی کە بچنە ناو ئەم باخانەوە بۆی بیخەمڵێن خانۆکە بخەڵم دار و درەخت و شتەکان کەسی لێ نەبوو و لەو کاتا ڕێگرە بوو چکە خەملاندنە بێ بچێتە ناو واقعەکەەوە بۆی بەسیاری ئەو کاتەبی خەمڵێنێ و هەمووشی بە ژمارە و بە حساباتەوە بە مەترە و درەختەکان بە تەمەنە و بە جۆرە و بە نەوعێتەوە ئەمانە ئەبێ ئەمە کێشەیەکی زۆری بۆ دروستکردن بەڕاستی بەناچاری بۆ حەلکردنی ئەم کێشەیە ئێمە پەنامان بەردەبەرەوەی کە بانگاوازمان بۆ کرد لە میدیاوە واروەشەوە لە ڕێگەی بەڕێوبەری ناحی بەکرێتجۆ لە ڕێگەی ئەنجومەنەکانەوە ئەگاداری خاوەنباخەکانمان کردەوە کاوانەی ئەوانەی کە با بڵین مەجال نەبوو کەسی لێنە بۆ کاتێکا چون ئایا خەمڵان ئەوانە سەردانمان بکەن دوایەوە کە سەردانیان کردین جایما چوین باخەکانمان بۆ خەمڵاندن و ئێتر بەو شێوەیە تۆزە ئەرچێکی زۆر قورس بوو چکە شوێن هەبوو دایان جار چوونەتەوە بۆ ئەوێ کەسی لێ نەبوو. ئێوە بڵێن بەو شوێن و جێگەی رازین کە قەرەبووی لێوەرەگرنەوە کوزەوی ئەمان هێشتا قەراریان نەیەوە خۆی شتێک هەیە دەنگۆیەک هەیە ئەڵەن لە پاڵجادەکەیە نادەنەوانێ و تیجاری نایەنەوە ڕوکنە نایەنەوانێ بەس لەوانێ ئەوە تۆزێ غەدر بێ لە ساحێ مەڵکرێ و مڵکی خۆیەتی بۆچی ئەی بۆ خراپەکەیێنێ بۆ باشەکەی نایانێ وایە لەو ئەمە لای ئەمان نییە خۆ لە دایرە زەراعە نییە ئەمان نیسبەتەکەت بۆ دیاریەکەن مەسەڵەن شارەوانی بڕیالەوە بڵێ شارەوانی بڕیال لەوایە باوانمانی ئەمەی کە ئەمان بڕیاری لێن لە سایە دوانزەکەی مەسەلەن تۆ 100 دۆنمێ هەیە 12 دۆنمی بە قەتعی ئەدەنەوانێ بڵین ئاوە ئەمانی ئیتر ئەمان ئەینێرن بۆ شارەوانی تر شارەوانی خۆی قەرارە لە شوێنەکە ئەداتەوە بەس دەنگۆیەکەی ئەڵێن وڵان نابێت لە پاڵجادەکە بیدرێتەوە بەڵام بۆ نابێت خۆ کابرا مڵکی خۆیەتی ئەی شوێنە خراپەکەی بۆیە ئەی باشەکەی بۆ نایەنێ ئەگە بەر خراپەکە کوتای بۆتانە گۆڕی خۆتان ناگۆڕی ئەی وایە ئەوانە ئەی تۆ باشەکەی کەیتی بۆ باشەکەی بۆ گۆڕی بەحسا بەڵێن ئەگەر تەقدیرێکن بە پارە لەو شوێنە مەسەلەن ئەگەر قەتعی بڵێن 3 دەفتەر بکات قەتعی کە تێنەوان لێ شوێنێکە گەر پەنجاوەرەقە بکە مەسەگەر لێرە قەتعی وەرگی لێ شەشی کە تێنێ بەڵام وەڵی ئەمە ڕێکارێکە زۆر وردەکاری تەکەی و محکەمەی تەکەی و شکاتی تەکەی و درێژە بێت و تۆ بۆ ڕازی نابێتەوە ئاسانترین شت ئەوەیە مەسەڵ من 70 دۆنمم هەیە لە سا 12 هەر چۆنێ بێ خۆت ئەتوانێ 8 دۆنم لەو ئەرزی خۆم بماتەوانەیە ئەتوانێ 8 دۆنم بماتەوانێ هەر لەوەی خۆم بماتەوانێ با لە تۆزێ لە دواتر بێ قەیچێکە مشکلە نیە بەس با لێ بماتەوە سەر جادەکە نماتەوە دواتر بماتەوانێ و ئەم ئاڵوگۆڕی تێنەکەوێت بۆ هەردوو لە حکوومەتیش ئاسانترە. بەڕێزان ئەمە ئەو معمێلی قیرەیە کە لێرە قیرەکە دروست دەکرێت و ئەو شەقامی پێقیتاوەکرێ حەزم کرد بۆی کەمێک لەسەر پێگاتە قیرەکەش بپرسم چونکە بەڕاستی یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی شەقام قیرە
کە بەداخەوە بەشێک لە شەقامەکانی هەرێمی کوردستان دوای ماوەیەک لە قیرکردن تێکەچن. حەزم کرد لێرە بێمە ناو مەعمەلەکە لەگەڵ کاک خالیدا هەندێک پرسیار بکەمەوە گەندازیاری پرۆژەکە بزانم بەڕاستی پێکاتەی قیرەکەیان بە پێی ستانداردە جیهانیەکانە. کا خالید ئەکرێ پێم بڵێ بزانم ئەم قیرە لەسەر ستانداردێک دروستەکرێ؟ بڵێ ئێمە قیرتاوکردن لەم شقامی ئێمەیە پێک هاتووە لە سێ چین بە ئەستوری 27 سانتیم. هەرێک لە چینەکان ئەستوریەکی جیاوازی هەیە. ئێمەش دوو کارگەمان تەرخان کردووە تەنها بۆ خزمەتی پرۆژەکە. ئەم دوو کارگەیە بە توانای بەرهەمی زۆر چاک وابێ لە ساعتێکە 160 تن بەرهەمێنێ. هەوڵمان داوە بە دەستی کاری ناوخۆیی کارەکان جێبەجێ بکەن و وەکو کۆمپانیا زۆرترین هەلی کار بڕەخسێنین بۆ گەنجان وابێ کە گەنجەکانمان لەم شارەیە سوودمەند بن. یعنی ئەوەی کە لێرە کارەکە لە ناو مەعمەلی قیرەکەیە هەمووی کرێکاری خۆماڵیە، هەمووی سەرجەم کرێکارەکان خۆماڵیە و نەک بەس لەیرە لە شوێنەکانی کەش دەستی کاری ناوخۆیە. بەڕاستیەوە ئاماژەیەکی دڵخۆشکەرە، ینی بۆی کە زۆرترین هەلی کار بۆ ئەو کەسانە بەڕەخسێکە کچوو کوڕی وڵاتەکەی خۆمانن بۆ ئەوە جێگەی دەستخۆشیە. بەڕاستی ئەنی ئەو جۆری قیری کە لێرە بەکاردێت بۆ ئەم شەقامان ئێمە زۆر گرفتمانەیە لەگەڵ ئۆتۆمبیلی بار هەڵگر بەڕاستی. ینی بە پێی ستانداردەیە؟ بێگومان بە پێ ستانداردەیە. ئێمە بە دوو جۆر ستاندارد کارەکەین. یەکێکیان ستاندەراتی عێراقیە و ستاندەرێکی کەشمانەیە کە نزیکە لە ستاندەراتی عێراقی. وەکو پێشتر باسمان کرد قیرتاوەکەمان پێک هاتووە لە سێ چین بە ئەستوری 27 سانتی. کاگاسۆیەوە چاودێرن وەک شارەوانی، ینی کاک خالید بەوردی ئاماژی پێدا ڕازین لە جۆری قیرەکە؟ وڵی ئێمە بەو پێ و تێستانی کەیکەین ڕۆژانە دوو تێستی قیرەکانەکەین و قیرەشەکەش بڵێ قیرەکان تا ئێستا الحەمدولله نەتایجی زۆر باشە، پێی کوالیتیە هەم لە پتانەوەی هەم لە جۆری قیرەشەکەش زۆر ئەساسیانی وادارم زۆر بەوردی چاودێری و بابەتە بکەن. زۆر بەوردی چاودێریەکەین و نوعی قیرەشەکەش لە کۆمپانیایەکی زۆر باشەی کردن کە لێرە باڵین کارگەی فۆنکس بەرهەمیێنێ کاوەش بە بەردەوامی تێست دەکرێەوە. الحەمدولله تێستەکانی هەمووی ئۆکەیە و بە بەردەوامی دەرچووە لە تێستەکانە. دوای ئێرە وردەورداچین بە پرۆژەکە شوێنی تێکەڵە ڕێژکردن و قیرتاوکردن و پردەکانی کەش ئینشاڵا بینین. فەرموو. بابەتێکی دیکە کە بەڕاستی ڕەنگە جێگەی پرسیار بێ بۆ خەڵکانێک کە وەک جەنابەت ئاماژەت پێدا زەویان هەیە لەو ناوچەیەوە دەکەوێتە بەرەم پرۆژەیە. شێوازی قەرەبووەکە بەو زەوی کە لە بەرامبەر زەویەکەی خۆی وەری دەگرێت. پێشتر دیارە بەر لە تۆمارکردی بەرنامەکەمە تۆ گفتوگویەکمان کرد باسمان لەوە کرد کە نرخ و قیمەتی ئەم زەویانە چەندە لە چوار دەوری شەقامەکە. ئایا ئەو زەوی کە ئەم هاوڵاتیە وەری دەگرێت لە جێگایەکی تر ئەنی باەخ و گرنجەکەی هێندەی زەوەکەی خۆیەتی چکە خۆ دەزانی ئێستا شەقامیشی گشتی بەم شوێنەیە تێپەڕێ ئەنی گرنگی و باەخی زەویەکان زیاترە. خۆی بە پێی یاسا لە 112 زەوەکەی خۆی پێدرێتەوە بەواتە ئەگەر زەوەکەی خۆی ئیفراز بکرێ بە قەتعی سەکەنی بکرێتە پارچە و بۆ نیشتەجێیی بێمانە ئەبێ لە شوێنی خۆی یانی یاسای جباری کردو کە لە شوێنی خۆی ئەبێ قەرەبوو بکرێتەوە بە لە 112 زەوەکەی واتە هەم بە ڕووبەر هەم بە دوایش بە نرخ لە 112 واتە لە دۆنمێ کا 300 متری پێدواتە ئەگە کەسێک دۆنمی هەبێ دەسێسی 3000 مترەکە ئیتە 3000 متر لەوێ بە قەتعی سەکەنی پێدرێتەوە لە شوێنی خۆیان ئەمە شتێکی ئاسانترە. بەڵام ئەگە زەوەکەی ئیفراز نەکرێت لەلایەن بەلەدیەوە یانی بۆ ئیفراز نەبێ بۆی کەوا نیشتەجێیی نەبێ ما بڵێن بۆ کاروبارێکی بازرگانی بێ یاخود جادەکە خۆی کە پیا ڕاتەمانەگە بە شتێکی وا بێ ئەوە ئەکرێ لە شوێنشکە زەوی ئیفرازکراوی پێ بدرێ. ئەو کاتە دەی هەم زەوەکەی خۆی خەمڵێنی لەو کاتەیە هەم لەو زەوی کە بەلەدێ بۆی داناوە هەردووچانە بێ بخەمڵێنی هەتا هاوتاکردنیان پێ بکەی بۆی نرخێک بێ نرخێکی عەدالەت و دادپەروەرانە بێ. ئەمەش کارێکی قورسەیانی ئاسان نییە هەم زەوەکەی خۆی بێ بچی کۆمەڵی نووسنگە و لە کۆمەڵە خەڵکی شارەزا و بە پێ و خبرەی خۆمانەمانە ئەبێ نرخێک سابت کەیت و دواییش خاوەنزەوی بۆی هەیە تانەی لێبداواتە لە یاساکە حەقیەوەشی پێدراوە گە بە سعرەکە ئێمە ڕازی نەبوو ئەی باتە محکەمەی بەدایی ناوچەکە باتە سلێمانی لەوێ تانەی لێدا ئەو تا بەڕێز دادوەرەکانیش ئیدەنە خەبیرە سێزارشکە بیخەمڵێنێتەوە و سعری تر بێنێتەوە ئیتر تا دوای ئاخە بڕات لای دادوەرە بێت تا لەوێت چی سعریی بۆ سابتە بێت بە هەماشەوە
بۆ زەویەکانی ئەوەی کەوا شارەوانیش پێدا با بڵین لە گەڕەششکە لە شوێنشکە زەوی پێداوە بە هەمان شێوەیە بەڵام تا ئێستا ئەو قەرەبوو نەکراوەت واتە تا ئێستا ڕێکاری قەرەبووکردنەوەی خەڵکەکە کە لە ئەوەنە وەکو باسم کرد نزیکی 6500 دۆنەما تا ئێستا چەند ئێمە 5 کتابمان کردو 5 نووسراومان کردو بۆ شارەوانی کە پێمان باشە لە کاتی کوژانەوەی زەویەکانە و یاسا ژوای دیاری کردووە کە لە کاتی کوژانەوەی زەویەکان لەو کاتە قەرەبەکەی پێ بدرێت بەڵێ یەکسەری کە قەرەبەی بۆی لە هەمان مانگابێ بۆی عەدالەتی تایە بێ بەزەوە نەکراوە بەڵێ نەکراوە نەخێر پێشبینیەکەی ئەم ئەنی جێبەجێ بکرێن پێشنیارەیە من پێم وابێ شارەوانی ئەبێ بگەڕێ زەوی پێیا بکە ئێتر ئەگە لە سنووی شارەوانی ئەماوێتی ئەبێ ئیفرازی بکە ئەگەر نەشی ماوە بێ بچێتە دەروی سنووی شارەوانی بۆ فراوان بکە هەتاوەکو ئیفرازی زەوی بکە هەتاوەکو بتوانێت قەرەبی بکاتەوە چونکە شارەوانی سلێمانی من پێم وابێ قەرەبووی ساڵانی پێشووی زۆر بەسەرا کەوتۆتەوە هاتە تراکمی کردەوە ساڵەکانی 2010 و 2012 هەتاوەکو ئێستا تا 25 بە بەردەوامیە کوژێنێتەوە هێشتا و قەرەبانە ماوە تەواویکەم سەر ڕای ئەوە شوکەوە ئێستاش زەوی فەرمانبەرانیشی بەسەرا هاتووە کە سلێمانی زیاد پێویستی لە 50 پارچە زەوی هەیە بە قەتعی سەکەنی کە بیدا بە فەرمانبەران 50,000 بەڵە پارچە زەوی لەوەشە زیاتریش بێ کە ئەوەش لانی کەم پێویستی بە نزیکی 100,000 دۆنمە بێ. دیارام شوێنی ئەمە لەیوەستاوین دەکەوێتە کۆتاییەکانی ئەم شەقامە کە سەرقاڵی قیرکردنن حەزم کرد لێرە لەگەڵ کاک خالید و لەگەڵ کاک ئاسۆ پێکەوە بە خێرایی باسی ئەوما بۆ کەم زین ئەم قۆناغی قیرە گەشتوتە چۆ کاک خالید جەنابەوە بەندازیاری جێبەجێکار پێم وڵە بزانم ئەم قیرە چەنی ماوە قۆناغی کۆتاییەتی وەک دیارە لای بەڕێستان سەرقاڵی قیرتاوکردنی لە ئێستا نەخێر کۆتایی نیە ئەمە چینی دووەمە دوایەمەی ئەم چینەشتاوە بێت چینی کۆتاییمان دەمێنێت ینی بەسەرم چینێکی دیکەش بەڵێ چینێکی کەش هەیە وەکو دەبینن بەڕێستان لە ئێستادا سەرقاڵی جەزرەوەسەتیەکە و شۆڵدەرەکانشین حتا پێکەوە هەمووی تەواو بێ ئامادەیکەین بۆ عمود و بۆ ڕووناچی بۆ بابەتە جگە لێرە چەندێکی دیکە قیرماوە بکرێنی ئێرە نزیکەی کیلۆمەتری 25 نزیکەی 7 کیلۆمەترمان ماوە بۆ کۆتایی پرۆژەکە باشە کاک ئاسۆ حەزەکەم لە جەنابیشە پرسمانی شێوازی میکانیزمی قیرەکە و کواڵەتی قیرەکە ئەوی کە ئێستا بینیتان منیش بە چای خۆم بینیم کە پێش چەند خولەکێکم مەکاینانە ئیشیانە کرد لێرە دوایی بە دیمەنەکان پیشانتانە دەین لە درێژەی گفتوگۆکەمان شێوازی قیرتاوکردنەکەتان بەدڵە ئێمە بە تەشید شێوازی قیرتاوکردنەکە کۆنتترۆلی خۆمان هەیە خۆشیان تەبعاً ستافی تایبەتیان هەیە بە کۆنتترۆلکردنی سەرڕای ستافی ئەمە ئەوانی ستافی خۆیان هەیە کە کۆنتترۆلی با بڵین قیرتاوکردنەکە ئەکرێ ڕۆژانە ئەندازیاری سەرپەرشتیاری ئێمە متابعی قیرەکە کاوەکو دەرەجەی حرارەتی ئەبێ دەرەجەی حرارەتی مناسب بێ بە پێی مواصفات و ستاندەر بێ و تاقیگەی با بڵین حەقلیمان هەیە لێرە ڕۆژانە نموزەجی قیرەکان تێستەکەین و ئەنجامەکەی ئۆکەی بێ بەردەوام ئەمڕۆکە بەیەکەوە بینجۆم لێ بوو نامێکی دەنگیت بۆ هات نازەمەوە چێ بوو کەوتی ئەتوانن لەسەر ئەم جۆری قیرە ئیتر ئیش بکەن بەڵێ ئەو لە تاقیگەی مرکزیەوە بوو طبعاً ئێمە قیر دوو با بڵین قیرەشلەکە لای خۆمان تێز ناکرێت لە مختبەری مرکزیەکرێ بە بەردەوامی قیری شلیش تێستەکەین بۆی تێستەکەی بزانین گونجاوە بۆ بەکارێنان یان گونجاو نییە لە مختبەری مرکزیەوە لە جیاتی ئەوەی با بڵین بە کتاب و کتابکاری جوابمان بنەوە پێش کتابەکان بۆی ئیشەکان سریعتر بێ با بڵین بەم بە ڤایبەر و بە واتساپ و ئەوانە خێرا بە زووی بە سوپاسەوە تەبعاً مختبەری مرکزی هاوکارمانە لەوەیە ڕاستەوخۆ جوابەکانمان ئەیاتەوە تاوەکو کتابەکەیەتەوە بە ڕسمی بۆوان بۆی ئیشەکە سریعتر بڕوە زۆر باشە دیارە بەڕزان لێرە کاخالید بەجێمانێ لە چکە لە چوارچەوەی شارەزایەکە و ئیترکارەکان لێرە تەواو بووە و ئەمە کۆتا خاڵی قیرتاوکردنە لەگەڵ کاگاسۆ باسی کردکچینە بەشێکی دیکە کە لەوێ پردێکی پەپولیمان هەیە لەوێ کەمێک ئاماژەمان بە پردەکەی حەزم کرد لێرە سوپاسێکی کاخالید بکەم ڕۆ زۆر ماندوومان کردی سەرباری سەرقاڵی خۆت
لەگەڵمان بووی بە مەدانی سپاس دەکەم و هیوای بەخێر سەرکەوتنیشتان بۆ هاتن خوازم و سەرچاوم خۆشحاڵ بووین. ئێمە دەوارین کە لە ئایندێکی زۆر نزیک بین پرۆگرامێک بکەین بۆ کردنەوەی دەواازەی پرۆژەکە و کردنەوەی بەڕووی هاوڵاتیان و شۆفێران. خۆشحاڵە بین زۆر سپاس. بەخێر بن سەرچاوم با ئێمە بڕۆین کاگاسۆ ئەو شوێنی کە باس کرد لەکوێیە؟ ئێمە پردی پەپولەی با بڵین لە سەرڕێی قەراخ پردێکی پەپولەیمان هەیە. دوایەوە لەسەر چەمی تانجەرۆ پردێکی با بڵین 4 سایدیمان هەیە لێ ئەچین سەردانی و دوانەشەکەین لە خزمەتان ناوی. بەرەزانم دیمەنانی کە ئەیبینن لێرە ئەمە بەشێکە کە هێشتا نەگەشتۆتە قۆناغی بەڵکو تێکەڵە ڕێژکردنە کە وەک دیارە لە دیمەنەکانە گەر هاوکاری وەنەگرم نیشانتانی بە ئاستی بەرزی تێکەڵەکە زۆرە حەزەکەم کاگاسۆ زیاتر ئاماژی پێ بزانم چەند چین لەم تێکەڵی تێکرێ کاگاسۆم تێکەڵەیە لە چی پێگاتۆ پێگاتەکەی وە پێش قیر چەند چین لەم تێکەڵی تێکەن. بەڵێ ئێمە با بڵین بەنسبەت تێکەڵەوە 2 طبقە تێکەڵەمان هەیە کە ئەو 2 طبقەیە هەر بە هەردووچەوە ئەستودەکەی 30 سانتیمە هەموو طبقەیە موادەکەی تێست دەکرێ ئەنجا کوتانەوەی تێست دەکرێ دوای ئەوە 2 طبقەشمان هەیە بەردی شکاوە هەموو تێکەڵەکان هەر 4 طبقەکە هەمووی لە بەردی شکاو دروست دەکرێ کەسارەی تایبەتیمان هەیە 4 کەسارەمان هەیە معمەلێکمان هەیە کە بەردی بۆیە ئەو بەردانە ئەشکێنێ و بەنسبەیە گڵی تێکەڵاوە کرێ و تێکەڵە و کراشتۆن دروست دەکرێت لەوێ و بەپێی مواسەفات و بەپێی ستاندەری عراقی تێستەکانی هەموو بۆ ئەنجامە درێت و هەر 4 طبقەکە دوای ئەوەی کە کوتانەوە و تێستی مەزبوطی بۆ کرا ئەنجا طبقە قیرەکان دەست پێەکە کە طبقەی قیریش 3 طبقە قیرمان هەیە. ئەوەی من بۆم سیر بوو کاگاسۆ هەر بە میکانیزمی قیرکردنیش ئەم تێکەڵە ڕێژاکەنانی ئەو ئامێرانی بۆ قیر بەکاریە هەموو هەر 4 طبقەی ئەمە شتێکی دەگبەن ئاستەکەم هەمووی بە فاریشە فەرشەکرێ و بە بلوتوپی بۆ دانراوە بە سیمی بۆ دانرێ و وەزنێکی مەزبوطی وەرەگیرێ و ئەنجاتوانرێ فەرش بکرێ. زۆر باش هەستەکەم گەشتوینەتە کۆتایی و بزانم ئەخیر قۆناغمان قسەکردە لەسەر و پردەی کە باس گورجێکێک لە پردە گەورەکانی پردی تانجەرۆمان هەیە کە پردی ژمارە 24ە ئێستا چین سەیریەکەین و کۆتا لە پردە گەورەکان بەڵێ پردێکی گەورەیە لێ و دوایەوە پردی حەڤەمان هەیە کە لە سەر ڕێی عەربەتە کە بامان شێوەی پردی 15 پەپولەیە بەس لە ئێستا دوای ئەمە ئینشاڵڵا چین سەیری پردی 24ەکەین کە لەسەر چەمی تانجەرۆیە. زۆر باشە کەواتە با بڕێ فەرموو. لە کۆتایی پرۆگرامەکە حەزم کردانی بینە ئێرە وەکو جەناب باسە کرد پێشتر بەڕاستی ئەمە پردێکی گەورەیە شتێکی سەرنجڕاکێشە بەلای منەوە کە لە کوردستان و لە سلێمانی پردێکی ئاوا گەورە دروستەکرێ ئەمە بەس ئەم پایانە پێم بڵە بە چەندێک دانراوانی دیارە کە ئەمە هیلاکی و ماندووبوونی زۆری پێوە دیارە. بەڵێ ئەم پردە پردی ژمارە 24ە کە کەوێتە سەر چەمی تانجەرۆ درێژی ئەم پردە 450 متر دەبێت و 4 سایدی پیاڕوا 2 سایدی ڕئیسی کە 21 متری قیری صافی هەر سایدیچیان و 2 سایدیشمان هەیە سایدی خزمەتگوزاریەکانن کە یەکی 10 متری صافی قیرە. ئەم پردە هەموو پایەکان و با بڵین کاوی پێڵین کرۆزبیم ئەوانە تەواو بووە ئێستا لە حالیەن خەریکی دانانی گێردەرین و با بڵین ئامادەکاریە کرێ بۆ تێکردنی سەقف. سەقفێکمان تێکردووەوە بەردەوامین لە قاڵب بەستن و تێکردنی سەقف بەردەوامە بێ لەم پردەیە و گێردەریش ئێمە گێردەرەکان کە دائەندێن گێردەرەکان ئەو ئینانەیە کە لەسەر
ئەم پایانە دائەنرێ گێردەرەکان معمەلێکی تایبەتیمان هەیە هەر لە ئۆفیسە ئەو گێردەرانە لەوێ دروست دەکرێ و بەکرێنێنرێ لێرە دائەنرێ بە بەردەوامی گێردەر لە معمەلەکە دروست دەکرێ و لێنرێ بۆ ئێرە ئەنی دروستکردنی پایە کۆتایی پێ هاتووە دروستکردنی پایە ئەوانە هەمووی کۆتایی پایانەتان دروست تقریبان ئێمە ساڵونیوەک لێرە خەریک بووین ئیشکردنتیایە بەس ئەو کاتانێک پێشووتر بە بۆنەی قەیرانی دارایی و ئەو کێشانێکا بۆ لە کوردستانە خاوتر بۆ بەڵام لە ئێستاە کارکردنتیا خێرا بۆ و ئینشاءڵڵا با بڵین لە کاتی پرۆژەکە لە کاتی تەوابوونی پرۆژەکە ئینشاءڵڵا تەواو ئەنی ئەکرێ بڵێن ئەمە تەواو پرۆژێکی خۆماڵیە بە دەستی خۆماڵی دروستکراوە بەڵێ ئەمە بە دەستی خۆماڵی ڕەنگەگەستا یەکێک سیر بکە لە لای پرسیار بێکە خۆ چتوانایەک هەیە چتاقەتێک کە ئەم پرۆژە گەورەیە ینی ئەم پایانە بەڕاستی ئاسانی ڕەنگە جەنا بە ئیشی خۆتە بزانی کە چەند بە زەحمە دەتوانی تەنها پایەک دروستکەی نەگەم هەموو پایکە ئەیبینی هەموو ئەم پایانە هەم لەلایەن ستافی خۆمانەوە سەرپەرشتی کراوە هەم ئەندازیار و با بڵین کرێکار و ئەمانە هەموو ستافی خۆماڵی بۆ لێرە ئیشی کردووە حەزەکەم لە کۆتایی ینی ئەوم پێ بڵێ کە ئەم پرۆژەیە لە کات و وادە و ساتی خۆیدا تەواو بێ ئینشاءڵڵاوە پرۆژەیەکی جیاوازە بێت و بۆ خەڵک جێگەی دڵخۆشیە بێ ئینشاءڵڵاوە هەنی بێکەم و کورتیە بێ وەڵاهی ئینشاءڵڵا لە کاتی خۆیان تەواو بێت طبعاً هەموو هەوڵەکان لە سەوری خۆمانەوە لە ئێمەوە لە با بڵین کۆمپانیای جێبەجێکارەوە هەموو هەوڵەکان بۆیە کە لە کاتی خۆیان تەواو بێ بە پێ ئەو پلانی کە بۆی دانراوە و ئینشاءڵڵا ینی با بڵین لای ئێمەوە قسووریەک نەکراوە هەم لای ئەمە لای کۆمپانیای جێبەجێکار ئومێدمان وایە کە پرۆژەیەکمان کردبێت جێک دەستمان دیار بێ و دڵی خەڵکی پێخۆشکەین و شتێبێک کە خۆمان و شارەکەشمان فەختی پێوە بۆ جێ پێویستی شێ و گرفتی بۆ وڵی تا ئێستا الحەمدوللا بڵین ئەو سلفانی کە لای ئێمە لەسەر ئێمە پێشینەی کردنە سلفەکانمان بۆ مقاول کردووە با بڵین چۆتە سەر حسابی ئەو تر ئەوەی کە بە کاش چەنی وەرگرتو و چەنی وەرنەگرتو ئەویان پەیوەندی بە خۆیانەوەی بەس وەکو سلفەکان لای ئێمەوە هەمووی کراو و با بڵین هیچ کارێک نییە کە تا ئێستا سلفە و پارەی بۆ خەرج نەکرابێ سپاس دەکەم ئەم ڕۆماندوومان کردی دەمێکە لەگەڵمانی تو بەم گەرمایە و شوێن بە شوێن لەگەڵمانە هاتی وای سەرکەوتنە بۆ خوازمووی مەدەوارین کە داهێندەیەکی زۆر نزیکدا پرۆژەکە بە تەواوی ببینی ئێمە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و بۆ کەناڵەکەتان نەخوازیین بەخێر بێن سەر چاوانمان ئێمەش بەڕاستی پێمان خۆشام ڕوونکردنەوەی بین بۆی هاوڵاتیانی خۆشەویست ئاگادار بن لەوەی کە پرۆژەکە تا ئێستا گەشتۆ بە چی و قۆناغەکانی ئەو کارانی کە تیا کراوە چی کراوە چی تیاماوە سوپاسیەوەکەین دەستان خۆش بێ عزیێتان چێشایەوەش لە کۆتایی بەرنامەی سۆراغدا دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە بەڕاستی دیمەنی لەم شێوەیە کە دەیبینم دروستکردنی پردێکی ئەجگار گەورەوەک پێشتر بەڕێوەبەری پرۆژەکە ئاماژەی پێدا جێگەی دڵخۆشیەکە بە دەستێکی خۆماڵی بە کەرەستەی خۆماڵی ئەم پرۆژەیە دێتە بەرهەم وەک پێشتریش بینیتان بەشێکی جیاوازی پرۆژەکانمان بەسەر کردەوە کە بەداخەوە کاتەکە کەم بوو نەمانتوانی بە تێر و تەسەلی تەواوی پرۆژەکە نیشان بدەین بەڵام ئەوەی کە گرنگ بوو ئێوە بیبینن نیشانماندان و پرۆژەی شەقامی 100 مەتری بەباشی بەڕێوە دەچێت و کارەکانی بەبێ ئاستەنگ و لەمپەر ئەڕوا بودجێی پێویست لە بەردەستدایەوە کارمەندەکان و ئەوە و ئەندازیارە بەڕێزانی کە سەرقاڵی پرۆژەکەن بەباشی کارەکانی خۆیان ئەنجامێن پشتیوان بەخوای گەورە لە کۆتایی ساڵی داهاتوودا ئەم بەشی ئەم قۆناغی پرۆژەکە کۆتایی دێ و بەڕووی هاوڵاتیان و شۆفێراندا ئەم شەقامە کرێتەوە و دەکرێت سلەیمانی شانازی بکا بەوەی کە لە ئایندەیەکی نزیکدا دەبێتە خاوەنی شەقامێکی شارستانی تەواو سەردەمیانەکە بە پێی هەموو پێوەرە جیهانیەکان شەقامەکە هەڵسەنگێنراوەوە دەکرێت بڵین شەقامێکی تەواو جیاوازە کوردستان ئاوادان بە هیوادارین پرۆژەی لەم شێوەیە لە ئایندەدا زۆر ببینی نەک بە تەنها لە سلێمانی بەڵکو لە هەموو شار و ناوچە جیاوازەکان سوپاس بۆیەوەش هەتا وەکو ئێستا بینەری سۆراغ بوون لە سۆراغەکانی داهاتوودا سۆراغ بۆ بابەتی گرنگ و هەستیارتر دەکەین هەر شاد بن.